گەنجەکانی شار و پێکەوە بە مەبەستی دەربڕینی ناڕەزایی و دانانی سنوورێک بۆ هەندێک سەرڕۆیی و سەرپێچی یاسایی لە شارەکە و بەرامبەر بۆ بێحورمەتیانی کە بە ئاڵای کوردستانیش کرا گەنجەکان ڕژانە سەر جادەکان و ناڕەزایەتیان دەربڕی لە کاتێکە ئێمە لە خانەخین لە ماوەی ڕابردوو تاوەکو ئەو کاتانەیش کە قسە ئەەکەین لە ڕاستیا پەیوەندیەکی زۆر باش لە چوارچەوەی پارێزگای دیالە بەڕێوە چووە چی لەگەڵ ئیدارە چی لەگەڵ جیهاتی ئەمنی چی لەگەڵ هێز و لایەنە سیاسی شیعەکان سوننەکان ئەوەی وای کرد ئێمە وەکو خانەخین ینی بە زەرێکی کەمتر لەو وەزع دەربچین بەڵام لەگەڵ ئەوەشە بە خوێنی گەشی شەید حەما و شەید حسێن کە لە خانەخین لە ڕاستیدا مێژویان تۆمار کرد و بوون بە قوربانی و بوون بە شەهیدی ئاڵا ئەم دۆخە هاتە پێش بۆیە سەری ڕێز بۆ شەید حەما و شەید حسێن دائەنوێنین بۆ بەڵێنە دەین کە ڕازگۆ بین لە بەرامبەر ڕێبازی شەیدەکانمان و ڕازگۆ بین لە بەرامبەر ڕێبازەکەیان و بتوانین بەردەوام بین و پێکەوەژیانێکی ڕاستەقینە چۆن لە ڕابردوو جێبەجێ کراوە لە هەمان کاتدا بتوانین درێژەی پێبین و لە ئاسی بەرپرسیارەتی داوا و داخوازی خەڵکی خۆمان نبین. خۆشحاڵین دەستخۆشی هەموو ئێوەکان و کەنالەکان و کاکشێرکۆ و گەورەکان خانەخین هاتنە ئێمە وەکو مامەی شەهید خێزانی هەر شەیدمان زۆر هەیە و گشتمان یەکێتین هەر لە مناڵ خانەخین خانە یەکێتین ئەوەی شەهید بووە بۆ ئاڵای کوردستان بۆ ئاڵای هەمومان.